یەکێکە لە باخەکانی ئەورامان کە دارگوێز و وەنجیری تێدایە بەوەی بەرزی پلەکانی گەرما و وشکبوونی سەرچاوە ئاویەکانی بیر و کانیەوە باخەکەش وشک بووە. وشکە ساڵی کاریگەری لەسەر زۆربەی باخەکانی ئەورامان دروست کردووە و بەرەو فەوتانی بردوون. باخەوانەکان ئاماژە بۆ دەکەن بە درێژایی تەمەنیان باخەکانیان بەو شێوەیە نەبینیوە و بێئاوی وشکە ساڵی بە تایبەت دارگوێزەکانی بەرەو وشکبوون بردووە. یانی ئەمە من باقی خۆم ڕوان باقیم خۆمی بادەیە ئەتر باقی دەرهاوسەکان وچون هەروان یعنی من ناڵێم وەڵای وشکنم وەڵای وشک و گەرماکەش تەسیری لێکۆ جا هەمووی کاریگەری لەسەر بێ ئاویەکەیش و گەرماکەش هەموو بوونە یەکەوە بۆ باخەکان زەرری لێدان ئەوە باخەمە سێریەکەن هەمووی گەڵا پێوە نەماوە ئەوە کانیاوەکەی شاگە پیشانتان بدەم ئێستا ئەچین سێریەکەن یەک قەترای پێمە وشکی کردووە هیچی پێوە نەماوە ئێدە ئاو لەکوێ بێن نۆ بە ئاومانێنەوە بە ئاو 12 ڕۆژ ئەچێ بۆ 12 ڕۆژ 13 ڕۆژ جا ئەگاتە لامان دێ باقی دارە ناکات تا 12 ڕۆژ تا ئێستا بڵێن گوێز کە تەماشاکەی وەکو وتم چەورە گوێز ئەو بەرزبوونەوەی پلەی گەرما کاریگەری خراپی لەسەر دەبێت و لە تێکی ڕەش دەکاتەوە و لە تەکەی تریشی بۆ شێوازە بە کەڵکی لەوانەیە خواردنەیە هەر ئەوەی خوارەوەی بیارەتوانم بڵێم هەلی ئەسە باخکان لە 150 زیاتر وشک بوون بە تایبەتی چەمی دەرەقەی سەر و چەمی خوارەوەی بیارە بۆ شێوازە کاریگەری خراپی هەبووە. کە ساڵی ئەمساڵ هیچ باش نییە حەجارە گوێز و شتەکان هیچی بە عەمەل نایە چون بەهم باران نەبوو یەکەم باران نەبوو دووەمیش بە بۆنێ ئاوشتەکەەوە وشکە ساڵیە هیچی بە عەمەل نایە. هەرچەندە لە پارێزگای هەڵەبجە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی پێگەێنراوە بڕیارە بیر بۆ و باخاناڵ بکەندرێت کە باخەکانیان ڕوبەڕووی وشک بوون و بیاوی بوونەتەوە بەڵام کاری لیژنەکە بەسستی بەڕێوە دەچێت و چارەنووسی باخەکانی ئەورامانیش لە بەردەمە ڕەشەی فۆتاندان. وەکو بیستمە بڕەپارێ دانراوە وشکە ساڵی بەڵام تا ئێسەوە مانگی هەشتا هیچ شتێک نەکراوە یعنی ئەمە کرا بە سۆندە ئەو شوێنانی کە هەر تۆزێ سەرچاوی ئاویان ماوە بە سۆندە ئاو بگەێنتە ئەو شوێنانە بەڵام تا ئێستا نەکراوە ئەمە یعنی ئەم پرۆژانە پرۆژێکی ئانی و ساتی نییە بتوانێت بە خێرایی جێبەجێکی ئەمە پێویستە بڵێن 10 ساڵەم و پێش حکوومەت ئەم بڕیاری دەرکردایە سەد و ئاو بەستاوی بکردایە کە نەهێشتایە مەتر مکعبێ ئاومان بەزای بچێتە دەرەوە ئێستا هەموو شوێنێک هەڵەگرێت کە ئەگەر باس سەدی و بەستی ئاوی گەورەش نەبێت ئەگەر سەدێکی مامناوەندیش بێت بچووکیش بێت بۆ ئەوی نییە لە هیچ ئاوێکمان بەزای بڕاتە دەرەوە ئەو کاتە ئیسفادەکەمان زیاترە بوو تەسیری وشکە ساڵەکەش دەستەما کەمترە بوو. لە هەڵەبجەوە وەرامان نزیکەی 100,000 دار گوێزن و ساڵانەش بڕێکی زۆری پێداویستی بازار هێرێمی کوردستان پڕ دەکەنەوە. باخەوانەکان دەڵێن پلەی گەرما و وشکە ساڵی بەرەمی گوێزی ئەم ساڵ زۆر کەم دەکاتەوە و لە ڕووی کاکڵەشەوە جۆری باش نابێت. ئەوەی گرنگە حکوومەت کاری جدی و خێرا بکات بۆ بەرگرتن لە فەوتان و پاراستنی دارگوێزەکانی ئەورامان کە سیمایەکی دیاری سروشتی ناوچەکەیە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحەی بیارە.